بسم الله الرحمن الرحيم دوام و بێپایان بۆ پەروەردگاری جیهانیان بۆ ئەو زاتەی کە فەزلی لەگەڵ کردین بەوەی ئێمەی کرد بە ئومەتی پێغەمبەری ڕەحمەت محەممەد صلی الله عليه وسلم و ئێمەی کرد و ئێمەی شەڕەفمەند کرد بەو قورئانە پیرۆزە کە هەر خۆی لە حەقی ئەو کتێبە دەفەرموێ لا يأتيه الباطل من بين يديه ولا من خلفه تنزيل من حكيم حميد صلاة سلامي خوابرجي بسر قورو سرورمان پیغمبر عليه الصلاة والسلام ويارو ياوران شوێنکەوتوانی تاکو ڕۆژی دوایی بەڕێزان لە هەر شوێنێکی ئەم نیشتیمانەوە هاتوون ئامادەبوونتان نیشانەی ڕێزگرتنە لە هەڵگرانی ئەم پەیامە هاتنی یەکە بە یەکەتان بەرز دەنرخێنین و لە قوڵایی دڵمانەوە پێتان دەڵێن یاخوا بەخێربێن سەرچاوانمان یەکەمین ئاهەنگی پرۆژەی سەردی قورئانی پیرۆز و پێنجەمین ئاهەنگی ساڵانەی نووری حیکمە ساز دەکات بۆ بەخشینی بڕوانامە و خەڵاتکردنی پۆلێکی نوێی قورئان لە بەران لە برایان و لە خوشکان ئامادەبوانی خۆشەویست ئێستاش قوتابیانی نووری حیکمە ڕامین فەرهاد و لەندی محەممەد چەند ئایەتێک لە قورئانی مەزن دەخوێننەوە و دەبێتە سەرەتا و دەستپێکی ئاهەنگەکەمان با بفەرموون بسم الله الرحمن الرحيم وكذلك أنزلنا إليك الكتاب فالذين آتيناهم الكتاب يؤمنون به ومن هؤلاء من يؤمن به وما يجحد بآياتنا إلا الكافرون وما كنت تتلو من قبله من كتاب ولا تخطه بيمينك إذا لارتاب المبطلون بل هو آيات بينات في صدور الذين أوتوا العلم بل هو آيات بينات في صدور الذين أوتوا العلم وما يجحد بآياتنا إلا الظالمون وقالوا لولا أنزل عليه آية من ربه قل إنما الآيات عند الله وإنما أنا نذير مبين أولم يكفهم أنا أنزلنا عليك الكتاب يتلى عليهم إن في ذلك لرحمة وذكرى لقوم يؤمنون قل كفى بالله بيني وبينكم شهيدا يعلم ما في السماوات والأرض والذين آمنوا بالباطل وكفروا بالله أولئك هم الخاسرون بسم الله الرحمن الرحيم إن الذين يتلون كتاب الله وأقاموا
سرا وعلانية يرجون تجارة لن تبور ليوفيهم أجورهم ويزيدهم من فضله إنه غفور شكور والذي أوحينا إليك من الكتاب هو الحق مصدقا لما بين يديه إن الله بعباده لخبير بصير ثم أورثنا الكتاب الذين اصطفينا من عبادنا فمنهم ظالم لنفسه ومنهم مقتصد ومنهم سابق بالخيرات بإذن الله ذلك هو الفضل الكبير جنات عدن يحلون فيها من أساور من ذهب ولؤلؤا ولباسهم فيها حرير وقالوا الحمد لله الذي أذهب عنا الحزن إن ربنا لغفور شكور الذي أحلنا دار المقامة من فضله لا يمسنا فيها نصب ولا يمسنا فيها لغوب. ئێستا داوا لە بەڕێز دکتۆر عەبدوڵڵا حەداد سەرۆکی دەزگای نووری حیکمە دەکەین بفەرمێ بۆ پێشکەشکردنی وتەی بەخێرهێنان و وتەی ئاهەنگ. فەرمووکە. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه ربنا آتنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا بريز جناب ما مستعلي بابير بريزان ما مستعاني قدر قران بريزان برپرسو كارجيري بنكو سنترو بنككاني تحفيظ قرآن بيروز برایانی خۆشەویستم خوشکانی سنجینم یاخوا بەخێر بێن بە هاتنتان دڵتان خۆش کردین لە خوای گەورە دەپاڕێمەوە دڵخۆشی دنیا و قیامەت بن و هاتنتان نیشانەی خۆشەویستیە لە بۆ قورئان و ئەهلی قورئان یا ڕەبی خوای گەورە خۆشتانی بێ و زۆر داوای لێبوردنیش دەکەین لەو برا خوشکانەی کە جێگانیە دابنیشن لە پێوە وەستاون خوای گەورە پاداشتی خێرتان بداتەوە و داوای لێبوردنتان لێ دەکەین خوای گەورە سبحانه وتعالى لآياته 82 لسورة الإسراء داد فرمي بسم الله الرحمن الرحيم وننزل من القرآن ما هو شفاء ورحمة للمؤمنين ولا يزيد الظالمين إلا خسارا خوای گەورە سبحانه وتعالى أو قرآن كداي بزاندية هموي شفاية لبروي معلومي ما مستعي بريزة كوامينەکە لێرە لە بۆ جنسە لە بۆ تەبعیض نییە واتە ئەوەی کە قورئانە دابەزێ هەمووی شیفایە هەمووی ڕەحمەتە لە بۆ ئیمانداران بەڵام کەسانێک کە زوڵمیان لە نەفسی خۆیان کردیە بۆی کەوا ئیمان بەو حەقە ناینن ئیتر لە حەقی ئەوان دەبێتە خەسارەتمەندی لەبەر ئەوەی ئیقامەی حوجەیان لەسەر دەکرێت ابن القیم ڕەحمەتی خوای لێبی لە تەفسیرە و ئاەتەدا دەفەرمی قورئانی پیرۆز شیفاء تام
لجميع الأدواء القلبية والجسدية ولجميع الأدواء في الدنيا والآخرة. فعلا قرآن بيروس درمانة تيرو تواوى لبو همو دردكاني ضلو وكلا شبهات وشهوات شك لهمو اشتقاواني دكاتوا وهروها لبو جستشو لبو همو أو قرفتاني كلا دنيا ولا قيامة ديتا بيش بندا بلام لبو چه للمؤمنين لقدر إيمانه لقدر اعتقاده يقين بو قرآن بيقمان شفاية ودبيت رحمتيش لبو أوكسا لدنيا ولا قيامة. إتر قرآن شفاية، قرآن روحة، قرآن نورة، قرآن فرقانة لسراء وساسة. وهروها وكو استجابة لبو نداو فرماني پروردگار من كذا فرمي ولتكن منكم أمة يدعون إلى الخير ويأمرون بالمعروف وينهون عن المنكر. بالا ايوي مسلمان كسانك ودستيك هبه ياخد ايوي مسلمان ببن بو دستيا كوا خلشي بانك دكن لبو خير كبريتي لقرآن والسنة كهمو خير دنيا وقيامة لقرآن والسنة دايا فرمان بسا كذا كان ريقري لخرافة ذكن. وهروها استجابة لبوني داي رسول الله صلى الله عليه وسلم كذا فرمي بلغوا عني ولو آية أجر يك آياتي شد بيا بيجينا إتر لا نسينجي دزقاو وهروها للقو بازنكان من لهمو هرمي كردستان كوماليق لبرايان وخشكان جواميران هاتين ميدان قولوا باسشي مردايتيان ليه الكردية بمبستي رزامندي رب العالمين تاوكو هستن بو مسؤوليتي سرشانيان لپروردە کردنی منداڵان لە قورآن و لە کچان بە پەروەردەیەکی هەڵێنجراو لە قورآن و لە قورآن و لە سنەت تاوەکو کەسانێک گەنجانێک و تاکێک لە کۆمەلگا پەیدا بی پەیوەست بی بە قورآنی پیرۆز کەسانێک تمثيلي أو آتان لبيتجي كخواي قولة لسورة الأعراف داد فرمي والذين يمسكون بالكتاب وأقاموا الصلاة إنا لا نضيع أجر المصلحين كسانك تن دز بآياتي خواي قولة بكتاب خواي قولة بقرن إنزا بيوانديان لقى پروردگاريان لخلاني نويجكانيان زور بالتوبيو ببن بكساني چي تساكا كالنا وكوم القادة بلي برزانم ئیتر لەو پێناوەدا الحەمدوللا لە 2007ەوە کە دەست بەکار بۆ هەتاکو ئێستاوە پەیدا لەخوا بە زیادبی بەروبوومی ئەو دەستگایە کە الحەمدوللا وەلۆ ساڵی پێنجەمە پەیتا و پۆل حافظ قورئان و هەڵگری قورئان پێشکەش بە کۆمەلگا دەکا و هەروەها لە پێناوی پتەوکردنی حیفظەکەشیان الحەمدوللا 2 ساڵە دەستمان بە مەشروعی سەردی قورئان پیرۆز سەردی قورئانی پیرۆز کرد لەو حافظ قورئانەکان کە ئەویشیان بریتیە لەوەی کە حافظی قورئان لە خلالی ڕۆژێکدا لە نوێژی بەیانەوە هەتا نوێژی مەغریبیان لە بۆ عیشا لە خلالی 10 سەعات و زیاتر هەموو قورئانی پیرۆز دەخوێنێتەوە لە سەرەتاوە هەتا کۆتاییەکەی و حافظێکی تریش گوێی لە ڕادەگری تاوەکو نقصانیەکان یاخود لە بیرچوون یان نەقەوفاتەکانی هەمووی لەسەر تۆمار دەکاتن کە ئەوەشیان بە مەبەستی زیاتر تەثبیتی حیفظەکەیە کە لەوانەیە بەڕاستی کەسانێک لە برایان و لە خوشکان لەوانەیە تێبینیان لەسەر ئەوە هەبی بالفعل وەکو پێغەمبەر صلی الله عليه وسلم لە حەدیث صحیحدا دەفەرمی لا يفقه القرآن من قرأه في أقل من 3 أو كسر القرآن تناقا قال لسيروش كم تربيه خوينيتوا بلا أوكو منهجي بردوامة بلام وكو زانان دفرمون إمام نووي لأذكار دا رحمة خوالي بي ضلي لا يحصى ناج ميرد لأواني كوا قرآن لروج يقدا ولا نويج يقدا خوين دي توا أمثالي عثمان تميمي داري خوان لرازيبي وسعيدي كوري جبير أمثالي أوانيش وهروها ابن رجب حنبليش دفرمي قتادة لهر حف روجك ختم قرآن بيروزي ذكرت كختم صحابة إخوان لرازي بمشهور بطريقي فمي بشوق إنزال كرمضان دهات بس روج زارك ختم ذكر كدشوي أخير رمضان دهات همو شوي ختمه يشي ذكر كواتا خلاصة أوي قاعدة عامكي ناكري لسيروش كم تربي بلام لو كاتاني كواكاتي تايبة وكو رمضان
لەو جێگا پیرۆزانەی کەوا جێگای تابەتن وەکو مەکەی پیرۆز دەکرێت لەو قاعیدەیە ئیستثنا هەبی و لە خلالی ڕۆژێک یان دوو ڕۆژ قورئانی پیرۆز بخوێندرێ ئیتر ئەو مەسئلەیەش ئەو پرۆژەیەش دیارە لە مەراکزی عالەمی پیادە دەکرێت بە مەبەستەکەش ئەوەیە کەوە تەثبیتی حفظی حافظ قورئانەکان بکرێتن کەواتە وەکو قاعیدە عامەکە سێ ڕۆژە کەمترینەکەی بەڵام لكل قاعدة استثناء و لە کۆتاییشدا ڕووم لە قورئان لەبەرانە ڕووم لەو پۆلە قوتابیەکەوە ئەو ڕۆئاهەنجیان لۆ دەجێڕین شکری خوای بکە کە خوای گەورە ڕێزی لێنایی ئەو شەڕەفە گەورەی کە پێبەخشی واللهی هەموو دنیات پێبەخشی ناکە ئەو شەڕەفەی کە پێی بەخشی و ئەو پلە و پایە و ئەو مەکانەتە و هەروها ئەو دەرەجاتان لە دنیا و لە قیامەت پێت دەبەخشرێ بە مەرجێک کەوا مەبەستت خوابی کە گومانمان وایە ئینشاء الله گومانی باش بە برایان و خوشکانمان دەبین ولا نزەکیهم علی الله بە ئیخلاسەوەیە ئەگەر نا واللهی دەبیتە حجەیەک لەسەرت نابتە حجە لە بۆت کە دەشڵین بە ئیخلاسەوە بەو نیەتەش کەوا بیکەی عەمەل ئەگەر نا واللهی وەکو گوتمان دەبیتە حجە لەسەرت نابێتە حجە لە بۆت خوا پەناماندا لە کۆتاییشدا ئەو پەڕی دەستخۆشیم دۆبرایان و خوشکانمان کە چەندین ڕۆژە خەریکن ماندوو بوون بەڕاستی بە ئامادەکاری لە بۆ ئەو ئاهەنگە یا ڕەبی خوای گەورە پاداش خێریان بداتەوە و هەروها ئەو پەڕی دەستخۆشی و دوعای خێرم لە بۆ خێرخوازانی بەڕێز کە بەڕاستی لە دوای فەضلی خوای گەورە ئەوانن کە دەعممان دەکەن لە بۆ بەردەوام بوون لە پرۆژەی قورئانی پیرۆز و بە تایبەتیش لە بۆ ئەو ئاهەنگە کە ئەلحەمدوللیلا مەجموعەک عومرەیان کردیتە دیاری لە بۆ قورئان لەبەران بەڵام هێشتا مایە تەواو بی چاوەڕوانین بە ئیزنی خوای گەورە ئێستاش کات بەدەستمایە ئەگەر کەسێک لە ئامادەبوانی بەڕێز زیادی بکات تاوەکو لە بۆ هەموو قورئان لەبەران بە ئیزنی خوای گەورە بیان نێرین لە بۆ عومرە و دووبارەش پێش بابڕێن بەخێر هاتی میوانانی بەڕێز دەکەم بە تایبەتی برایان لە هوداپار کە لە بیرم چوو لە سەرەتادا باسییان بکەم یاخوا بەخێر بێن سەر چاوان زۆر خۆشحاڵین بە هاتنتان لە خوای گەورە دەپاڕێمەوە هەر وەکو لێرەدا لە خزمەت قورئانی پیرۆز کۆی کردینەوە یا ڕەبی خوای لە فیردەوس الأعلا لە خزمەت رسول الله کۆماکەیەوە وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا الحمد لله رب العالمين. ئێستاش داوا لە گوێگرەکانی پرۆژەی سەر دەکەین بە ڕیزبەندی ناوەکانیان بێنە سەر ستەیج بۆ بەخشینی بڕوانامەی سەردی قورئانی پیرۆز بە سەردکارانی قورئان لەبەر عەلی جەلال عەوڵا کە گوێی گرتبوو بۆ قورئان لەبەر و سەرۆکی دەزگا بەڕێز دکتۆر عەبدوڵڵا حەداد قورئان لەبەر سارە محەممەد عەزیز کە گوێی گرتبوو بۆ قورئان لەبەری نووسنگەی دەزگا هاژە خەتاب ڕەسوول قورئان لەبەر سنار قادر مستەفا کە گوێی گرتبوو بۆ خوای گەورە پاداشتی بە خێری گوێگرەکانیش بداتەوە کە هیوا و ئومێدمان وایە ئەزر و پاداشتی ئەو سەرکارانە بە هەمان شێوە بۆ ئێوەی بەڕێزیش نووسرابێ و بارەک الله فیکم. کەلامی خدا بۆ ئێمە ڕێنما دەستوور و ڕێباز سەرچاوەی هودا قورئانە قورئان ڕێنیشان دەرمان قورئانە قورئان تاکە دەستوورمان قورئانە قورئان ڕێنی
قرآن قرآن تاك دستور من قرآن قرآن ريني شان دار من قرآن قرآن تاك دستور من لباري بكي هم كريب بكي تكاد بودكا مكاد قرآن بهاري ضلاني روناكي تسواني رحماتي خداي آتو أي قرآن. السلام عليكم ورحمة الله وبركاته. وعليكم السلام ورحمة الله وبركاته. وعليكم السلام ورحمة الله وبركاته. ما شاء الله لو دنگوسەدا یا خۆشە یا خۆ بەخێر بێن بەس دەکرێ بزانم مەسەلە چییە ئەوەی ئەم بزانم تەنها من پێشکەشکاری ئاهەنگی یەکەمین ئاهەنگی سەردم. زۆر سپاس مامۆستا دیداری بەڕێز. بەڵێ بەڵێ بێگومان جەنابتان پێشکەشکاری یەکەمین ئاهەنگی سەردن، بەڵام من و کاک ئەحمەدیش پێشکەشکاری پێنجەمین ئاهەنگی نووری حیکمەین بۆ قورئان لەبەران. یا خۆ بەخێر بێن دووبارە بەخێر بێن. خەبەرەشی زۆر خۆش بوو. جەم ئێستا چ بکەم بڕۆم؟ نا مامۆستا دیدار مەڕۆ جارێ بەس کەمێک پشوەگرە. باشە پێشەوەی پشوەکەی وەرگرم حەز دەکەم بزانم ئەو سرودە هیچ شێ بوو چکە یەکەم جارم جێم لێ دەبی. مامۆستا دیداری بەڕێز ئەو سرودە خۆشە بەرهەمی دەستگای نووری حیکمێ و بۆ یەکەمین جارە پێشکەش دەکرێت. ئەی ماشەڵڵا کاکە زەمن ئێستا بەزیتان دێلم. خاتان لەگەڵ. ئامادە بوانی هێژە. بە فەزڵی خوای گەورە دەستگای نووری حیکمە ساڵانە دوای ئەنجامدانی هەڵسەنگاندنی لیژنەی باڵای قورئان لەبەران پۆلێکی نوێ لە قورئان لەبەران پێشکەشی کۆمەڵگا دەکات تاوەکو ببنە کەسانی کاریگەر بۆ خۆیان و دەوروبەریان سوود و قازانجیان هەبێت.
بەیەکەوە داوا لە ئەندامانی لێژنەی باڵای هەڵسەنگاندنی قورئان لەبەران دەکەین بفەرمونون بۆ سەر ستەیج بۆ پێدانی بڕوانامە بە قورئان لەبەران. قورئان لەبەری نووسینگەی دەستگا مەهدی سەعدی عەبدوڵڵا دەرچووە بە پلەی زۆر باشە. قورئان لەبەری لقی سەر و چاوە عەبدوڵڵا شەمسەددین عەبدوڕەحمان کە دەرچووە بە پلەی نایاب. ضيق الظلماء إلى النور سیان محەممەد ڕەشید دەرچووە بە پلەی زۆر باشە. شعور لەبەری نووسینگەی دەستگا یونس ئۆمەر حەمید دەرچووە بە پلەی نایاب. حتى تكون لما حفظت مطبقا ماذا يفيد قورئان لەبەری نووسینگەی دەستگا ڕەهەند هیوا حیکمەت دەرچووە بە پلەی نایاب. ولتجمعي حول الكتاب شتاتنا حتى نزيل تناحر قورئان لەبەری نووسینگەی دەستگا هێرش کاکل عەبدوڵڵا دەرچووە بە پلەی زۆر باشە. هذا النور شفاء خۆشەویستان، ئێستا کاتی تروپشکی گەشتی عومرەیە بۆ ئەو عومرانەی کە بەردەستن. بەڵام لەبەر ئەوەی سەردکارانی قورئانی پیرۆز تایبەتمەندن و کارێکی زۆر گەورە و ناوازیان ئەنجام داوە، دەستگای نوری حیکمە بڕیاری داوە کە بەبێ تروپشک هەر حەوت سەرکاری قورئانی پیرۆز ئەو گەشتیان پێ ببەخشێ و ئەو گەشتە ڕۆحی ئیمانیە ئەنجام بدەن. سوپرایزێکشمانێ هەر بە خۆت بیخوێن. ئەی ماشەڵڵا دوو عومرە. دیارە یەکری خێخوازان دوو عومڕی کردە دیاری سوپاس بەخوای گەورە و ڕقەمەکەشی نووسیە. خی گەورە پاداشتی بەخێریان بداتەوە یا ڕەبی. ئێستا بەیەکەوە دەست بە تیر و پشکەکەی دەکەین کاک ئەحمەد. باشە. یارمەتیەکەم ئێستا تەنها سێ خەڵاتی گەشتی عومرەمان هەیە کە تریپشکان بۆ بکەین. ئەو خێرخوازەش دەبێت ئێستا پێنج خەڵات. ئێستا حالیان پێنج زمانێ. باش. بسم الله. باش. هەموویی. شبی سۆڕێنە. بسم الله. دیارە دوو خەڵاتی دیکەی گەشتی عومرە کرایە دیاری. خی گەورە پاداشتی بەخێریان بداتەوە. کەوا بوو ئێستا حەفت کەس ئینشاءڵڵا. حەفت خەڵاتی گەشتی عومرەمانەیە. حەوت خەڵاتی گەشتی عومرەمانێ زۆر باش. خەڵاتی یەکەمی گەشتی عومرە. خەڵاتی یەکەمی گەشتی عومرە بۆ زۆر بەڕێز ڕەهەند هیوا حیکمەت. خی گەورە پیرۆزیان پێیان ڕەبی. زۆر باش. خەڵاتی دووەم کە گەشتی عومرەیە بۆ قورئان لەبەر زۆر بەڕێز چنار خضر ئەحمەد. یا ڕەبی خی گەورە یاخوا پیرۆزیان بێت. سەفەرە خۆش و پڕبەرەکەتە یا ڕەبی. یاخوا پیرۆزیان بێت. زۆر باش. ئێستا کاک ئەحمەد دوومان ڕاکێشە. دومانەشە بەڵێ. کەوا بوو چەندانێمە حەوتی مایەوە. حەوت بوو دوومان ڕاکێشە پێنج عومرەمایە. زۆر باش. زۆر باش. خەڵاتێکی بە ئەوزام زیاتر تێکەڵیکەین. دوایگی لەیمان نەکرد. باش. الخلد المصير خەڵاتی سێمی گەشتی عومرە لە بۆ چێ دەبی؟ خەبەری خۆشتر زۆر باش. بەڕێزێکە بە ناوی شۆخان ڕەمەضان کانەبی لەگە برایەکەش لەگە برایەکەش ئێستا دوو گەشتی عومڕەی دیکەش زیاد بوو. ئێستا چەندە؟ ئێستاەوە بووە حەوتمان هەبوو. ئێستا خەڵاتی گەشتی عومڕەمان هەیە. کۆی گشتی قورئان لەبەران بێزگە لە سەرکارانی بەڕێز 21 تاوەکە ئێستا نۆیان بە مسۆگەری ئەو گەشتە پیرۆز و مبارەکەیان بەنسیب دەبێت. الحەمدولله. ماشاءالله زۆر باش. سپاس بەخوای گەورە. دیارە خەڵاتێکی دیکەی گەشتی عومرە زیاد بوو. ئێستا دە خەڵاتی گەشتی عومرە
تەنها 11 قورآن لەبەرمەوە تەنها. خەڵاتی سێمی گەشتی عومرە سێ خەڵاتمان ڕاکێشایەوە. ئەو خەڵاتی سێمە کاک عومەر. باش با بیسوڕێنە کاک ئەحمەد. زانین بسم الله. خەڵاتی سێیەم بۆ زۆر بەڕێز دوعای بکەن دوعا قبوڵ ئێستا. باش. سێمین خەڵاتی گەشتی عومرە بۆ زۆر بەڕێز شەیمە خەلیل حەسەن. یاخوا پیرۆزیان بی ئەو سەفەرە خۆش بەرەکەتە. ئەو گەشتە پڕخێر و بەرەکەت. خەڵاتی چوارەمین گەشتی عومرە. سوڕێنە کاک ئەحمەد گیان. باش بەس. خەڵاتی چوارەم بۆ زۆر بەڕێز شەیمە ئەنوەر ساڵح. یاخوا پیرۆزیان بی. یاخوا پیرۆزتان بێ تەمەنتان پڕ بەرەکەت بێ سەرکەوتوو بن. ئەو گەشتە مبارەکە پیرۆز. خەڵاتی پێنجەم بۆ قورئان لەبەر کەژاڵ موحسین محەممەد پیرۆزە خەڵاتی گەشتی عومرە. خەڵاتی شەشەم بەڕێز ئالە عەلی قابی پیرۆزە بوویتە خاوەنی گەشتی عومرە. دەرگا واڵایە بۆ هەر کەسێک بیەوێ خەڵاتی عومرە پێشکەش بکە. خی گەورە پاداش ئەم خەرخوازدانم داتێ یا ڕەبی. زۆر باش باش. شێوە. کاک ئەحمەد بە ئەو بەڕێزانە جارێ بەس بێ بەش و زیاتر خەڵکی کەش بەشدار بێ ئەو بەڕگەی تیر و پشکەی هەڵدەگرین بۆ کاتێکی کەم زۆر چاک. لە ماشاءڵڵە 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 لەو مژدە خۆشانە. دوو خەڵاتی دیکەی گەشتی عومرە. دوو خەڵاتی دیکەی گەشتی عومرە کەوا بوو ئێستا لێم تێک چوو. وەڵڵا لێم تێک چوو. ئێستا چەندە؟ ئەوە دکتۆر عەلی دەنووسێت دکتۆر عەلی. ژماردیتان؟ حەفدە؟ تەنها دوو کەسمە تیر و پشکمان ناوێ. چوار؟ تەواو. چوار قورئان لەبەری دیکەمە بۆ ئەوەی هەموویان بێک جاری بچنە عومرە. خۆزگەم بەخۆیان وەڵڵا. خۆزگەم بەخۆیان. ڕاستی سەفەرێکی خۆش و پڕبەرەکەت. یا ئەڵڵا. مامۆستا موژدەی خۆش ئینشاءڵڵا. ئەی ماشەڵڵا ئەی ماشەڵڵا ئەی ماشەڵڵا. هەموو قورئان لەبەرانی ئەو ساڵ گەشتی عومڕەیان یاخوا پیرۆستان. یاخوا پیرۆستان ئەو سەفەرە ڕۆحی ئیمانی یا ڕەبی. خی گەورە پاداشتی بەخێر هەموو خەڵخواز ئەو کەسانم داتەوە کە خەڵاتی گەشت عومڕەیان پێشکەش کردووە. یەک لەوانەی کە خەڵاتی گەشت عومڕەی پێشکەش کرد دیار ئافرەتێکی بەتەمەن بوو کە دوو خەڵاتی گەشتی عومڕەی کردە دیاری کە نەخۆشە داوای لێ دەکەین لەو ڕۆژە پیرۆزە داوا لە خوای گەورە دەکەین خوای گەورە شفای عاجلە ببنێر یا ڕەبی. ئامین یا ڕەبی. عاطفة ترقى سعدك أبقى. سهلا براو خوشکانی بەڕێز ئەهلی قورئان من سەرەتا دەستخۆشی دەکەم لە دەستگای نوری حیکمە کە وەکو خۆیان گوتیان لە ساڵی 2007 زاینی واتە هەر لەو ساڵی کە من تێیدا دەستم کرد بە تەفسیری قورئان تەفسیری قورئانی بەرز و بەپێس. لەو کاتۆ دەست بەکار بوون هەڵبەتە سابیقەی پێشتریشیان هەیە. من بەڕاستی وەکو هەموو جار پێشم گوتون زۆر مەمنونیانم سوپاسیان دەکەم. بێگومان ئەوان ئەرکێکی سەرشانی خۆیان بەرامبەر بەخوا سبحانه وتعالى و بەرامبەر بە پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم و پاشان بەرامبەر بە مسلمانان جێبەجێ دەکەن. بەڵام هەر کەسێک ئەرکی سەرشانی خۆی بەرامبەر بەخوا جێبەجێ کا وەکو بەندایەتی و بەرامبەر بە پێغەمبەر صلی الله عليه وسلم وەکو شوێن کەوتن و بەرامبەر بە قورئان کە بە تەئکید پێغەمبەری خاتەم بە قورئانەوە پێغەمبەری خاتەمە کۆتایی پێغەمبەرانە بە تەئکید ئەوە هەر کەسێک وا بێت جێی دەستخۆشی و پێزانین و سوپاسکردنە. من چەند کەلیمێکی کورتان بۆ دەڵێم لەبەرۆکو بەڕێزان باسییان کرد هەر کەسێک مەبەستی بێ من چەند کتێبێکم لەبارەی قورئان و نووسیون جگە لە تەفسیرەکە کە لە 33 بەرگ و 25945 لاپەڕدا لە چاپ یەکەمی تەواو بووە
و ئێستا چاپی دووەمی لەبەر دەستمە خوا پشتێوان بێ لە سی بەرەکدا و بە شێوەیەکی وا کە زۆرترین خوێنەر دەستیان بیگاتێ لە ڕووی نرخەوە خەریکی ئامادەکردنی چاپی دووەمی. هەروە چەند کتێبێکیشم بە تایبەت لەبارەی قورئانەوە نووسیون مەبەستم ئەوەیە هەر کەسێ بێوێ دەتوانێت تەماشای و کتێبانەوە کە یەکێک لەوانە ئەرشی سەرشانمان بەرامبەر بە قورئان، یەکێکی دیکەیان چۆن باشتر لە قورئان بەهرەمەند دەبین کە ئەویش هەردوو چەند سەنتەری حیکمە کاتی خۆی چاپی کردن، دوایی لە کتێبێکدا کۆکرانەوە بە ناوی با لە خزمەت قورئاندا بین. هەروەها کتێبێکی کەم هەر لەبارەی قورئان نووسیوە بە ناوی قورئانی مەزن لە 19 تەوەردا کە کردومە بە پێشەکی کۆی تەفسیرەکە لە چاپی دووەمیدا. بۆیە چەند وشەیەکی کورد دەڵێم. یەکەم بەڕێزان، بە هەر شێوەیەک ئینسان لە خزمەت کەلاموڵڵادا بێ، فەرمایشتی خوادا بێ، دەبێ بزانێ کەسێکی بەهرەمەندە، خوا پێداوە، خوا چاکە و نیعمەتێکی گەورەی پێداوە. لە سەرەتای سوورەتی ئەڕەحماندا کە ڕوونکەرەوانی قورئان ناویان لێناوە عەروس القورئان، سوورەتی ئەڕەحمان، خوای پەروەردگار دەفەرمێ بسم الله الرحمن الرحیم الرحمن علم القرآن خلق الإنسان علمه البيان. الرحمن واتە خوای خاوەن ئەو پەڕی بەزەیی بەخشش یەکەمین نیعمەتی چییە؟ علم القرآن، يعني علم الناس القرآن. بە هەر شێوەیەک لە شێوەکان ئینسان لە خزمەت قورئاندا بێ زۆر بەهرەمەندە، زۆر خوا پێداوە، خوا ئەو نیعمەتە بە شایستەی هەموو کەس نازانێ. ڕەحمەت و بەزەیی و بەخششی خوا وەکو باران وایە. باران کە دێتە خوار بەسەر هەموو پارچە زەویەکاندا وەکو یەک دێتە خوار، بەڵام ئەوە زەویەکانن لە قەدەر خۆیان بەهرە وەردەگرن لەو ئاوەی کە خوا دای دەبەزێنێ. بە تایبەتی کە لەم ڕۆژانەدا مەوسیمی باران و بەفر و ئیشاڵڵا ئاوی و بەرەکەتێکی زۆرە، کەواتە ئێمە بە ئەندازەی ئامادەی خۆمان، بە ئەندازەی ئەوە کە خۆمان ئامادە دەکەین لەگەڵ خۆماندا خەریک دەبین بەهرە وەردەگرین لە قورئان. تەماشا بکەن لە سوورەتی حوجوراتدا خوا سبحانه وتعالى لەبارەی کەسانێکەوە دەفەرمێ أولئك الذين امتحن الله قلوبهم للتقوى. ئەوانە کەسانێکن خوا دڵی تاقی کردوونەوە، واتە دڵی پاک کردوونەوە، پاڵەفتە کردوون بۆ تەقوا. تەقوا ناچێتە هەموو دڵێکەوە، قورئانیش لە هەموو عەقڵ و دڵێکدا جێگیر نابێ و هەموو کەسێک لە قورئان بەهرەمەند نابێ. هەر کەسە بە ئەندازەی ئیمان و تەقوا و ئیخلاسی خۆی، وەکو برای بەڕێزمان دکتۆر عەبدوڵڵاش گوتی. بۆیە خاڵی دووەمم ئەوەیە تا بۆتان دەکرێت، تا بۆمان دەکرێت بە دڵی خۆمان ساغ و ساف بکەینەوە. بە تەئکید لەبەرکردنی قورئان نیعمەتێکی گەورەیە. وەم پیرۆزباییش دەکەم لەو برا خوشکانەی کە چ ئەوانەی سەردی قورئانیان کردووە کەەوە یەکەم جارە لێرە بکرێ، و چ ئەوانەی کە قورئانیان لەبەر ئەو 21 کەسە، و هەموو ئەو برا خوشکانەی دیکەش چ لە ڕێی سەنتەری حیکمەوە چ لە ڕێی شوێنەکانی دیکەوە قورئانیان لەبەر کردووە، پیرۆزبایی لە هەموویان دەکەم، لیان مبارەک بێ. بەڵام ئامۆژگاری خۆم و ئەوانیش دەکەم کە ئەهلی قورئانین، دەبێ بزانین دەبێت چۆن بین. ئەهلی قورئان دەبێت جیابن لە خەڵک، بە عیبادەتی شەوەیان جیابن، بە ڕۆژووی سنەتیان جیابن، بە ئاکار و ڕەوشتیان جیابن، بە هەڵوێست و جوامێریان جیابن، بە فیداکاری و ئازایەتی و خێرەتیان جیابن، وەکو خەڵکی غەزە و مسڵمانانی فەڵەستین. دەزانن بۆچی هێندە ئازان، دەزانن بۆچی قەواری زیانیان بە چۆکدا هێناوە، دەزانن بۆچی لە پشت قەواری زیانیەوە لوتی ئەمریکاشیان شکاندووە، لەبەرەوەی ئەهلی قورئانن. ئەهلی قورئان دەبێ بە ئازایەتی و جوامێری و بیوێری دیار بن، دەبێ بە فیداکاری دیار بن. قورئان بۆیە نەهاتووە لەبەر خۆتوە بیخوێنی سەردا بنوێنی، تەماشانەکەی لە واقعەکەتدا چ دەگۆزەرێ. قورئان هاتووە خەڵک هۆشیار کاتەوە، بێداریان کاتەوە، ئازایان کە، فیداکاریان کە. کەواتە بە دڵی خۆمان زیاتر بۆ قورئان ساغ و ساف بکەینەوە. خاڵێکی دیکەمەوەیە، با ئاگامان لە ڕەوشت و ئاکاری خۆمان بێ. ئێمە دوژمن و ناحەزمان زۆرن، وەکو باسییان کرد بەڕێزان، هەر کەسێ لەگەڵ ئیمان و ئیسلام و قورئاندا خەریک بێ،
ڕێگە بەدڵەکەی نادا حقد و بغز و غەرەزی تێدا بێ ڕێگەی پێ نادا و قورئان دڵی ئینسان شت و شۆ دەکا خاوێنی دەکاتەوە هەروەکو شوێن کەوتنی پێغەمبەری خاتەم صلى الله عليه وآله وسلم ئینسان ڕەوش بەرز دەکا ڕەوش جوان دەکا پاچی دەکا و چاچی دەکا بۆیە ئێمە دژی خەڵک نین بەڵام کەسانێکن ئەو نور و بەرەکەتەی لە لای ئێمەیە کە هی ئێمە نییە هی خوایە بەڵام لای ئێمەیە کە ئیمان و قورئان و ئیسلامە خەڵک لەبەرەوە ڕقی لە ئێمە هەڵدەسێ وەکو لە سوورەتی بروژدا دەفەرمێ وما نقموا منهم إلا أن يؤمنوا بالله العزيز الحميد هیچیان لێ بە ڕەخنە نەگرتن ئەوە نەبێ کە ئیمانیان هەبوو بە خوای زاڵی ستایش کراو کەسانێکن هەر لەبەر تۆ ئەهلی ئیمانی ڕقیان لە تۆ هەڵدەستێ کەسانێکن لەبەرەوەی کە تۆ پاچی ڕقیان لێت هەڵدەستێ لەگەڵ پیس و پۆخەڵێکی ئەواندا ناگونجێ وەکو گەلی لوط بە لوط عليه الصلاة والسلام و شوێن کەوتوانیان گوت أخرجوا آل لوط من قريتكم إنهم أناس يتطهرون لوط و شوێن کەوتوانی لە ئاودانی و شاری خۆتان دەرکەن شار بە دەریان کەن بۆ إنهم أناس يتطهرون ئەوانە دەیانێ پاک بن لەگەڵەوە پیس و پۆخەڵی ئێمەدا ناگونجێن بۆیە وەکو گوتم پێشی ئامۆژگاری خۆم دەکەم ئەم جاهی هەر کەسێک کە لەگەڵ قورئاندا سەروکاری هەیە بە هەموو شتێکی چاک لە خەڵک جیابین و باوریابین فێڵمان لێ نەکرێ ئێمە بە ئامانج دەگیرەین خۆمان ماڵ و منداڵمان کچمان کوڕمان بە ئامانج دەگیرەین بۆی زەفەرمان پێبەرن ئەم میلەتە کوردەی ئێمە کاتی خۆی خەباتی ڕزگاری خوازیەکەی یان شێخانی طریقەت و تەسەوفی ڕاستەقینە کردویانە یان مامۆستایان یان سەرۆک عەشیرەتانی دیندار و موسڵمان و چاک بەڵام دوایی نەغمە و ئاوازەکە گۆڕدرا ئەو خەباتی ڕزگاری خوازیە کە شتێکی زۆر مبارەک و چاک بوو دیفاع لە مەزڵومێتی خۆت بکەی بردیانە سەر سکەی عەلمانیەت دەزانن چۆن هەندێک شێخ هەبوون هێندێک مەلا هەبوون ناوی کەس نایەنم پیاوی ناودار بوون لە وڵاتەدا بەڵام بە ئامانجیان گرتن کوڕەکانیان ڕاکێشان بەرەو شیوعیەتی بەرەو مارکسیزم بەرەو لێنینیزم بەرەو عەلمانیەت بەرەو بێدینایەتی دەبێ وریابین دوا قسەشم بۆتان ئەوەیە ئەم ژانە دنیایە زۆر زوو تێپەڕە خوشکەکانم برایەکانم مامۆستایان ڕیشپێکان هەموو لایەک ئەم ژانە دنیایە زۆر زوو تێپەڕە با کاتی خۆمان بە فیڕۆ نەدەین زۆر کەس دێ بۆ لای من مامۆستا چۆن لە فریا کەوتووی ئەو تەفسیرە بنووسی ئەو کتێبانە بەوە دەفەریادەکەوی یەکەم خوا تەوفیقت بدا یەک دوو ئاگات لە خۆت بێت وأن ليس للإنسان إلا ما سعى مرۆڤ هیچی دەست ناکەوێ ئینسان بەگشتی فەرموویەتی مرۆڤی موسڵمان و ناموسڵمان هیچی دەست ناکەوێ مەگەر هەوڵدا بە هەوڵدان دەستت دەکەوێت بە شەو نخوونی دەبێ ناڕەحەتی ببینی دەبێ ئارەقی نێچەوان بڕێژی بەڵکو دەبێ خوێنی هەناو بڕێژی لە پێناوی دینی خوادا ئەگەر نابۆت ناکرێ جا با ئەم دەرفەتەی ژیانی دنیامان لێی وریابین لە دەستمان نەچێ هیچ شتێک نییە قەرەبوو نەبێتەوە جگە لە تەمەن قەرەبوو نابێتەوە کە ڕۆی دەڕوا یەکێ لە فەیلسوفەکان دەڵێ هیچ کەس دوو جار دەستی نەخستۆتە نێو ئاوی ڕووبارێک ئەو ئاوەی ئێستا دەستی تێدەخەی دەڕوا دوایی ئەوە ئاوێکی دیکە دێتە شوێنی تەمەنی ئێمە هەمووی ئێستا ئەم کاتێک کە ئێمە ساعات 5:30 ڕۆژی 22 شەعبانی ساڵی 1446 کۆچی بەرامبەر 21/2/2025 زاینیە لە ژیانماندا ڕۆژێکی وا نابینینەوە ئەوەی تەمەنی هەبێ دێتەوە ڕۆژێکی کە دێ سەعاتێکی کە دێ بەڵام نەک ئەوەی کە ڕابرد ئەوەی ڕابرد تێپەڕی بۆیە من جارێککە پیرۆزبایی دەکەم لە هەموو ئەو بەڕێزانی لەگەڵ قورئاندا خەریکن جارێککە دەستخۆشی دەکەم لە سەنتەری حیکمە بەتایبەت برای بەڕێزمان مامۆستا عەبدوڵڵا و هاوکارەکانی و هەموو ئەو برا خوشکانەی و هەموو ئەو قوتابیانەی لە لەقەکاندا لە بازنەکاندا لە شوێنەکان دەرس دەخوێنن مامۆستایەکان بە تایبەتی بەڵام پیان دەڵێم زیاتر لە خۆتان وریابن و زیاتر خۆتان بڕازێنەوە
پێشێ بە ئیمان و ئیخلاص بە تەقوا و تەزکیە بە ڕەوشی بەرز و جوان ئەمجا بە علم و معریفەت ئەمجا بە هۆشیاری مسلمان دەبێ هۆشیار و بێدار بێ ئەمجا بە ئازایەتی و بێوێری و فیداکاری ئەم دنیا هەروە نابێ مسلمانان چاوەڕوانیان لە ئێمە هەیە دوای ئەوەی تەوشمی عەلمانی شکستی هێناوە هەردوو حیزبی حکومڕان شکستیان هێناوە لە وڵاتەدا ئەم وڵاتیان پڕ کردووە لە زوڵم و ستەم و گەندەڵی هەر خۆیان دەکەنە ملیار لێر موچەی خەڵک نادەن خێر و بێری خەڵک وڵات بۆ خۆیان قۆرغ دەکەن خەڵک چاوەڕوانی لە ئەهلی ئیسلام و ئەهلی ئیمان هەیە چاوەڕوانی لە ئەهلی قورئان هەیە هەڵسن بە پاکسازی و چاکسازی من پندێکم داناوە دەیکەمە میسکی خیتامی قسەکانم دەڵێم پاکسازی بە پاکان دەکرێت چاکسازی بە چاکان دەکرێت ڕاستکردنەوە بە ڕاستان دەکرێت ئیسلاحش بە ساڵحان دەکرێت ئەم قورئان و ئیمان و ئیسلام و ڕێو شوێنی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام هەمومان پاک دەکات چاک دەکات ڕاستمان دەکات ساڵحمان دەکات با زیاتر دەستی پێوە بگرین و لە وڵاتی خۆمان خۆڵ هەڵماڵین بەرەو خێر و بەرەکەت و چاکەیان بەرین والسلام عليكم ورحمة الله. كنت أسير الحيرة أحمل قلبا أشهد أن لا رب ولا معبود سواه. يا الله يا الله شيخي علمني القرآن لأعطر منه الأكوان ئازیزان و ئامادەبوانی خۆشەویست بەم شێوەیە هاتینە کۆتایی یەکەمین ئاهەنگی سەردی قورئانی پیرۆز و پێنجەمین ئاهەنگی نووری حیکمە. خوای گەورە پاداشتی هاتن و ئامادەبوونی هەموو لایەک بداتەوە. وەسسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وەبەرەکاتوه.